نێچیروان بارزانی ئیعترافێکی مەترسیدار دەکات لە مەراسیمی سوێند خواردنی سەرۆکی دادگای پێداچوونەوەی هەرێم. سەرۆکی هەرێمی کوردستان تەواوی ڕاستیەکانی لەبارەی سربەخۆی دادوەر و ئەنجومەنی دادوەریەوە ئاشکرا کرد. بە جۆرێک لە بەردەم دادوەراندا ئیعترافی لەسەر بابەتێکی مەترسیدار کرد، ئەویش پرسی ڕێگری و دەستێوەردان بوو لە کاروبارەکانیان کە بەهۆی دەستێوەردانە جۆربەجۆرەکان و هەژمونی سیاسی بەسەریانەوە ڕوو بەڕوویان دەبێتەوە. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە ئاشکرا دانی بۆدانا هێشتا لە هەرێم دادوەر و ئەنجومەنی دادوەری نەک سربەخۆنین، بەڵکو هەژمونی سیاسیش بەسەریان دازاڵە و دادوەران ناتوانن کارەکانی خۆیان بەباشی بکەن. ئەو بە دادوەرانی ڕاگەیاند گرنگە سربەخۆ بن و ڕێگە نەدەن کەس دەزۆر بداتە کاروبارەکانیانەوە. نێچیروان بارزانی ڕاگەیاند بنەمای سەرەکی هەر وڵات و سیستمێکی دیموکراسی و پێشکەوتوو کە تێیدا هاوڵاتی متمانەی بە ئێستا و داهاتووی خۆی بێت بریتیە لە جیاکردنەوەی هەر سێ دەسەڵاتی یاسادانان، جێبەجێکردن و دادوەری. سربەخۆیی دەسەڵاتی دادوەری دوو ڕەهەندی هەیە. یەکەم سربەخۆیی دادوەران، دووهەم سربەخۆیی دامەزراوەی دادوەری. سربەخۆیی دادوەران واتە دادوەر بێلایەن و ئازاد بێت لە کاتی بڕیارداندا، بۆ ئەمەش دەبێ سربەخۆیی و ئاسایشی دارایی هەبێت. نێچیروان بارزانی باسی لەوەش کرد هاوڵاتیان کاتێک پابەندی یاسا و ئەنجومەنی دادوەری دەبن کە دڵنیا بێت ئازاد و سربەخۆن. وتیشی ئایا واقعی کوردستان وایە؟ هاوڵاتی کاتێک پابەندی دادوەری و یاسا دەبێت کە دڵنیا بێت ئازاد و سربەخۆن. بەڵام بەڕێزە، ئایا واقعی دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان ئاوایە؟ ئایا سربەخۆیە و لەژێر هەژمونی دەسەڵات و سیاست و هیچ کاریگەریەکی تێدا نییە؟ ئایا هاوڵاتی بە تەواوەتی بڕوا و متمانەی بە دەسەڵاتی دادوەری هەیە؟ ئایا دەسەڵاتی دادوەری و ئەنجومەنی دادوەری و دادوەرانی بەڕێز وەک پێویست دەسەڵاتی یاسایی خۆیان بەکار هێناوە بۆ پاراستنی سربەخۆیی خۆیان کە بە یاسا ئەم سربەخۆیە پارێزراوە؟ ئەو کات ئاماژەی بەوە کرد زۆر زیاد دەسەڵاتی دادوەری هاوشێوەی کایەکانی دیکە بۆ تەبابەتی ناکۆکی و پروپاگەندە و شەڕی سیاسی و میدیایی لە کوردستاندا هەندێک ڕاستی هەیە دەبێت زۆر بە جورئەتەوە دانی پێدا بنین. دەسەڵاتی دادوەری کاریگەری و هەژمونی سیاسی بەسەرەوەی و دەبێت ڕێگری لێ بکرێت. کەم و زۆر هەوڵی دەستێوەردان و هەژمون و کاریگەری سیاسی بەسەر هەندێ لایەنی دەسەڵاتی دادوەریدا هەیە و دەبێ ڕێی لێ بگیرێ. ئەو کات بە بڕوای ئەو پێش هەمووشت دەبێت دەسەڵاتی دادوەری ئیرادەی جددی هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی تەحەدیەکان و لە کێشە سیاسیەکان بە دوور بن و لایەنگری نەکەن. چاوەڕوانی لە دادوەرانیش ئەوەیە سربەخۆ بن. بە بڕوای من بەر لە هەموو شتێک دەبێت دەسەڵاتی دادوەری خۆی داکۆکی لە دەسەڵاتی خۆی بکات کە بە یاسا پارێزراوە. دەبێ خۆی ئیرادەی جددی ڕوبەڕووبوونەوەی تەحەدیەکانی هەبێت، پارێزەری دەسەڵاتی خۆی بێت و بێترس و بە جورئەتەوە بەرگری لە دەسەڵاتەکانی خۆی بکات کە یاسا پەیداوە. نێچیروان بارزانی لە وتەکانی داناڕستە و خۆ تیشکی خستە سەر ئەو پرسەی ئەوەی لە واقعی هەرێمی کوردستاندا دەگوزارێت پێچەوانەی قسەکانی خۆیەتی لەبارەی سربەخۆی دادوەران و ئەنجومەنی دادوەریەوە، چونکە ئەوەی بەدی دەکرێن نەک دەستێوەردان لە کاروبارەکانیان هەیە، بەڵکو خودی دادوەرانیش بە بڕیاری حیزبی دادەنرێن. ئەو کات دەسەڵاتی جێبەجێکار دەزوەردان لە کارەکانیاندا دەکات. بە نمونە لە ماوەی ڕابردوودا کاتێک دۆسەی سزادراوانی بادینان هەبوو، مەسرور بارزانی وەک سەرۆکی حکومەت کە دەسەڵاتی جێبەجێکردنی لایە ڕاستەوخۆ دەستی لە کاروبارەکانیان وەردا و پێشبڕیاری دادگا دەزیرکراوانی بەسیخۆر ناوبرد و چەندین تۆمەتی گەورەی ڕوبەڕوویان کردەوە. بەوەش نەخشە ڕێگەیەکی دادادوەرانی ئەو دۆسەیە تاوەکو سزای ئەو کەسانە بدەن. بەعزێک لەمانە سیخۆر بوون، سیخۆڕیان بۆ وڵاتانی تر کردووە، بەعزێکیشان تێکدەر بوون، چەکدار بوون، هەوڵی تەقانەوەی باڵەخانە و پێگەی بڵێم خەڵکی بیانی لێرە و کوشتن و بڕین و ڕفاندن و تێکدانی وەزەکەیان کردووە. دواتریش هەر بە دەزوەردانە بەردەوامەکانی مەسرور بارزانی سزای بەشێک لەو ڕۆژنامەنووس و چالاکوانانە درا و خرانە کونجی زیندانەوە. ئەو ڕووداوەش لەسەر ئاچی ناوخۆ و دەرەوە دادوەران و ئەنجومەنی دادوەری هەرێمی خستە ژێر پرسیارەوە
چونکە بە ئاشکرا دەزوەردان لە کاروبارەکانیان بەدی دەکرا. جگە لەو ڕووداوە بەدەیان نمونەی دیکە هەن دەرخەری ئەوەن دەسەڵاتی دادوەری لە هەرێم لەژێر پرسیاردایە، بەڵام پرسیارەکە ئەوەیە کاتێک کەسێکی وەک سەرۆکی هەرێم وەک هاوڵاتیکی ئاسایی داوا دەکات دەزوەردان لە کاروبارەکانی ئەو دەسەڵاتەدا نەکرێت، ئیتر چۆن دەبێت متمانەی پێ بکرێت و هاوڵاتیان دڵنیا بن لە سایەی ئەواندا مافەکانیان پارێزراوە.